كوبيرايت زادرين الريكورد يعني دايما هيس يارزان سركوت حتى ياركا جول هولند سركوت يارزان تشات تارزان داخل تارزان خلطي تارزان تاريخ دمقنا وبأنصار الخليانة في مكان كردستان يارزاني يعني وشي راني وقران كاري بو يعني خلاصي أو يجمعوا ديار هرد يارزان أيوب رسول ويارزان سفي يرحلنا نقول سفي عبد الله وأيوب رسول وران تقريبا بو يعني خلاص زي السفي وأيوب رسول هات من هذا يرجع بەڵێ وەرزش دۆستانی عزیز خۆشەویستان داوای لێبردونمانەیە کەمێک تاخیر بووین ئێستاوە گێمی دووەم دەستی پێکردوتەوە ئازیزان خۆشەویستان ئێستا تۆپ لە بەرژەوە دیانەی قەڵازێدایە هەروەکو گێمی یەکەم یاریەکە ئەنجامەکەی هیچ بەیسە بۆ هەردوو لە واتە یەکسانن ئێستا یاری بەردەوامە فیکەی ناوبژیوان لادێ غازی تۆپ لە بەرژەوەندی قەڵاتزێ یەڵا هێرچێک بۆ یانی قەڵاتزێ ئۆ هێڵی بەرگری ئاراس تۆپەکە دوور دەخاتەوە هێڵی بەرگری ئاراس تۆپەکە دوور دەخاتەوە ئازیزان خۆشەویستان وەرزش دۆستانی عزیز وەک باسم کرد گرنگ ئەوەیە گرنگ نییە چێدەی باتەوە چێدەی دۆڕێنێ گرنگ ئەوەیە وەرزش بنەما جوانەکانی وەرزش وا خۆی پەیڕۆ بکرێ بێگومان یەکێک دەبێ بیباتەوە یەکێک دەبێ بدۆڕێ بۆشیە یەکسان بێ واتە بە هەموو ئەنجامێک دەبێ قبوڵی بکەی و دەبێ یاریزان هاندەر هەموو ئەو بنەما جوانەی وەرزشیانەی هەیە کە نەیدۆڕێنێ ئەوە گرنگە ئەگەر نایاریەکە گرنگ نییە چێدەی باتەوە چێدەی دۆڕێنە گرنگەوەیە ڕەوشی وەرزشی نەدۆڕێندرێ تۆپ لە بەرژەوە دیانی قەڵازی لە ناوە ڕاست یەڵا حەسەن کەریمی یەڵا حەسەن کەریمی بۆ دڵشاد یەڵا دڵشاد ئۆ کاردۆس تۆپەکە دوور دەخاتەوە یاریزانی هێڵی بەرگری کاردۆس تۆپەکەی دوور خستەوە بواریەوەی نەدا کە دڵشاد حەمەڕەش یاریزانی ژمارە 19 سوود لە تۆپەکە ببینێ هەڵدانی لا بۆیانەی قەڵاتزێ بەڵێ ژمارە 18 سەرکەوت هەڵدانەکە جێبەجێ دەکا
یەڵڵا تۆپەکە دوور خرایەوە ئۆ ڕاید یەڵڵا بۆ عەلی ڕاید بۆ عەلی سامان کاردۆس تۆپەکەی دوور خستەوە کاپتن سعدون تۆپەکە داتە حەسەن کەریمی یەڵڵا حەسەن کەریمی بۆ پێشەوە یەڵڵا ژمارە 23 هێرشەی بۆ قەڵازێ قەڵازێ سووری لەم هێرشە نەبینی مەترسیدار بوو تا ڕادەیەک بەڵام قەڵازیەکان سوودیان لەم یەک بە دوای نێوانی خۆیان نەبینی تۆپەکە لە کۆنتترۆلی خۆی چۆ دەرەوە ئێستا تۆپ لە بەرژەوەندی داستانە کاردۆس یەڵڵا کاردۆس بۆ ئارام یەڵڵا کاردۆس بۆ پێشەوە بۆ ڕاید بەڵێ تۆپەکە وەرگ بۆ کارزان ڕاید بۆ کارزان تۆپ لە بەرژەوەندی قەڵازێ بەڵێ یاری نابژوان دەڵێ یاری بکە لازۆ هێرشێک بۆ ینی ڕانێ لازۆ عەلی دەیگوازێتەوە بۆ ناوە ڕای سوودی لێی نەبینی کۆنتترۆلی نەکرد بەڵێ نابژوان دەڵێ یاری بکە یاری بەردەوامە یەڵڵا ئارام تۆپ لە بەرژەوەندی قەڵازێ یەڵڵا شەهرام هێرشێک بۆ قەڵازێ یەڵڵا قەڵازێ بەڵام ئاراس تۆپەکە کۆنتترۆل دەکات بۆ کاردۆس بۆ لازۆ یەڵڵا لازۆ تۆپ لە بەرژەوەندی خۆدا لازۆ تۆپ لە بەرژەوەندی شەهرام یەڵڵا حەسەن کەریمی ژمارەدا حەسەن کەریمی یەڵڵا بۆ یاریزانی هێڵی بەرگری ژمارە 21 بۆ ژمارە 21 بەڵێ بۆ پێشەوە ئێستا تۆپ لە بەرژەوەندی یانی ڕانێدایە وەرزش دۆستانی عەزیز ئەنجامی یاریەکە بۆ هەردوو لە 0-0 واتە هیچ لە دوو یانەیە گۆڵیان تۆمار نەکردووە تۆپ دەگەڕێتەوە بۆ هێڵی بەرگری یانی ڕانیا بۆ کاردۆس تۆپ لە بەرژەوەندی خۆتدایە کاردۆس دووری دەخاتەوە بزانی چیە سوودی لێ دەبینێ یەڵڵا یاریزان بەڵێ یاریزانی لایەکان تۆپەکە سوودی لێی نەبینی ئێستا جێگرت تۆپ لە بەرژەوەندی جێگردا دەگەڕێنرێتەوە بۆ داستان گەڕانەوەیەکی جوان داستان تۆپەکەی تەواو کرد تۆپ لە ناوە ڕاست یاریگە بۆ سعدون یەڵڵا قەڵازێ یەڵڵا حەسەن کەریمی یەڵڵا کەریمی ئۆ سوودی لێی نەبینی یەڵڵا قادر تۆپ لە بەرژەوەندی قادر بۆ حەسەن دووبارە بۆ قادر هێرشێک بۆ یانی قەڵازە لە لایەکان بزانین تا چەند سوودی لێی دەبینی بەڵام سامان بورهان هێرشەکەی پوچەڵ کردەوە ئێستا تۆپ لە بەرژەوەندی یانەی ڕانیا داستان چەلاوی لێدانەکە جێبەجێ دەکات دەیدا بە کاردۆس بۆ ئارام بۆ لازۆ بەڵام هێڵی بەرگری دڵشاد یاریزانی لایەکە تۆپەکەی کۆنتترۆل کرد ئێستا تۆپ لە بەرژەوەندی یانی قەڵازێدایە ئێستا فیکەی نابژوان لە بەرژەوەندی یانەی ڕانیا هەڵدانی لا بۆ یانی ڕانیا ژمارە 3 ئارام بەڵێ ئارام هەڵدانەکە جێبەجێ دەکا یەڵڵا بۆ ڕاید سوودی لێی نەبینی ئێستا تۆپ لە بەرژەوەندی کاردۆسدایە یەڵڵا جەنەراڵی هێڵی بەرگری کاردۆس ئۆ فیکەی نابژیوان لە بەرژەوەندی جەنەراڵ کاردۆس ئەم فیکەیە لە بەرژەوەندی ئەودا بوو نابژیوان نزیکە لە حاڵەتەکە کەواتە نابژیوان بڕیار دەدا ئاخۆ فاوڵە یان فاوڵ نییە بەڵێ بێگومان بڕیار لای نابژیوانە یاری چوارخوڕنەوە یانەی کۆیەش یانی چوارخوڕ یانی کۆیە بێگومان هیچ گۆڵێکی لێ تۆمار نەکراوە هیچ لەم کامیانانە واتەیە ئەنجامی یاریەکە یەک هیچ بیتە یەڵڵا عەلی ساڵح بۆ ناوە حەسەن کەریمی تۆپەکە دوور دەخاتەوە فاوڵ لە بەرژەوەندی یانی قەڵازێ ئەنجامی یاری نێوان چوارخوڕنە و یانەی کۆیە ئەنجامەکەی هیچ بیتە هیچ گۆڵێک تۆمار نەکراوە وەرزش دۆستانی عەزیز خۆشەویستان وەکو باسم کرد یانەی ڕانیا لە ڕابردوودا یەکەم یاری لەگە یانەی سلێمانی یاریەکەی بردەوە دوو بە هیچ یاریەکەیان بردەوە یەکەم یاری بوو و بێگومان گۆڵی یەکەمی یانی ڕانیەکە لە بەرامبەر یانی سلێمانیدا بوو کارزان باپیر بە لێدانی ڕاستە خۆ تۆماری کرد وارووا گۆڵی دووەمیش لازۆ تۆماری کرد یەڵڵا تۆپ لە بەرژەوەندی لاسۆ هێرشێک بۆ یانی ڕانی لازۆ فاوڵ لە بەرژەوەندی لازۆ کارتی زەرد بەڵێ کارتی زەرد
ئەگەر هەڵە نەبم دووەم کارتی زەردە بۆ یاریزان دڵشاد حەمە ڕەش ژمارە 19 کارتی زەردی وەرگرت دڵشاد کارتەکە وەردەگرێت بەڵێ دیاری یاریزانانی یانەی خەڵازێ بە تایبەتی بەڵێ کاپتن قسە لەگەڵ ناوژیوان دەکا ئیدی یاریزانیش دەڵێ نەدەبوو فیکەی فاول هەژمار کرابە و ئەگەر فیکەی فاولش لێدەی نەدەبوو کارتەکەت بەڕوودا بەرز کرابایەوە واتە کارتەکە نەدرابایە خودی ناوی یاریزان دڵشاد بەڵێ لێدانی فاول بۆ یانەی ڕانیا هەر وەک باسم کرد یانەی ڕانیا یاری یەکەم لەگە سلێمانی دوو بەیج بوو گۆڵەکان کارزان باپیر و هەروەها لازۆ تۆماریان کرد و گۆڵی دووەم گۆڵی بەرامبەربوونیش یانەی کۆیە کە لەگە یانەی کۆی بوون یەک بەیەک بوون باڵێ لێدانێک لێدانێکی جوان دووبارە هێرشێکی مەترسیدار فشاری زیاتر کەوتۆتە سەر هێڵی بەرگری قەڵاتزێ گۆڵ پارێز هەرێم نزیکە لە تۆپەکە گۆڵ پارێز هەرێم نزیکە لە تۆپەکە هەروەکو باسم کرد کەواتە چوار خاڵی هەیە یانەی ڕانیا یاری لەگەڵ کۆی یەک بەیەک بوو یاری لەگە سلێمانەی یاریەکەی بردەوە دوو بەیز و هەروە یانەی قەڵاتزێ خاوەنی 6 خاڵە لەگەڵ یانەی بازیان سێ بەیز یاریەکەیان بردۆتەوە و لەگەڵ هەڵەبجەی شەهیدیش دوو بە یەک یاریەکەیان بردۆتەوە تۆپ لە بەرژەوەندی ژمارە 19 یەڵا دڵشاد لە بەرژەوەندی دڵشاد بەڵێ دڵشاد ئەوەی کارتەکەی وەرگرت سەرکەوت بوو بەڵێ ئەوە یاریزانی لایەکان دڵشادە ئێستا دڵشاد هەڵدانی لا جێبەجێ دەکە بەڵێ ژمارە 18 بەڵێ پێشووترە و کارتەکەی وەرگرت هەڵدانی لە بەرژەوەندیانی قەڵاتزێ سەرکەوت هەڵدانەکەی جێبەجێ کرد سوودی لێی نەبینی بەڵێ کاپتن سعدو سوودی لێی نەبینی یەڵە ڕاید یاریەکە گەرم دادێت تا دێ بە ئێستر دەبێ هێرشێک بۆیانەی قەڵاتزێ یەڵە قەڵاتزێەکان هێرشێک بۆ قەڵاتزێ بزانین قەڵاتزێ سوود لەم هەڵدانە دەبینێت کە هەڵدانی لایە یەڵە هەڵدانی لا جێبەجێ دەکرێت سەرکەوت یاریزانی هێڵی بەرگری سەرکەوت بەڵێ سەرکەوت یاریزانی لایەکان هێرشێک بۆ یانی ڕانیا یەڵە ژمارە حەفدە بەڵێ هێرشێک بۆ یانی ڕانیا دووبارە یەڵە دووبارە تۆپەکە هەر لە بەرژەوەندیانی ڕانێدایە یەڵە پاساتێکی جوان بەڵام نەژمارەدا کە عەلی ساڵحە نا یاریزانی هاوکاری هاوڕێکەی ژمارە 17 سوودی لێی نەبینی ژمارە 17 سوودی لە لای تۆیە ئەتۆ گرتت ڕسمەکەت گرتە ئیوەکەی بەڵێ ئەوە یاریزانی گۆڕانکاری پێکراوە بەڵێ ژمارە 17 لە ڕیزی یانی ڕانیا یاڵە تۆ بۆ یانی ڕانی هێرشێک یاڵە ڕاید هەرێم تۆپەکە کۆنتترۆل دەکا هەرێم تۆپەکەی کۆنتترۆل کرد تا ئەو 4-5 خولەکە یانێ ڕانیا زیاتر هێرش دەبا بۆ سەر هێڵی بەرگری یانی قەڵاتزێ بەڵام ئەوەشمان بیر نەچێ یانەی قەڵاتزێش وەڵام دەداتەوە یانەی قەڵاتزێش ئاوە دەستەوەستان نەوەستاوە بێگومان ڕەدی خۆی هەیە بێگومان ئەویش هێرش دەکا ئەویش دەیەوێت گۆڵ بکە کەواتە هەردوو یانەکە تا ئەو خولەکە ئێستا کە یاریە یەک ئاستیان جێگیرێ وەکو یەکە سەرکەوت دڵدانی لا جێبەجێ دەکا لە بەرژەوەندی قەڵاتزێ یەڵە کاردۆس یەڵە سامان بەڵێ یاریدەری نابژیوان ڕێبوار هۆشیار دەڵێ فاوڵ لە بەرژەوەندی کاردۆس لێدانەکە جێبەجێ دەکا وەرزش دۆستانی عزیز ئەمە گەڕی سێمە لە خولی پلایەکەکانی کوردستان لە هەفتەی دادێت